بارد بە نەوتی سپیە یعنی بۆچی لە هەرێمی کوردستان قەترەنەوتێکی سپی لە حکوومەت هەرێمەوە بە هاوڵاتیان نادرێت لە کاتێکە مەسەلەن مانگانە 13 ملیۆن بەرمیل نەوت هەنادەی دەرەوە دەکرێت و لە ناو خۆدا تقریبا 1 ملیۆن و 300 هزار بڵین خێزان هەیە بە قوتابخانەکانی شۆکە پێویستی بە 1 ملیۆن و 300 هزار بەرمیل هەبێت لە ساڵێکە بۆچی یعنی ئەمە چارەسەر ناکرێت؟ بەداخەوە ئێمە وەکو لیژنە نووسراومان کرد و وەڵامەکەی ئەوە بوو قەراری ئەنجومەنی وەزیرانە هەموو ماڵێک نەوت وەرگرێ لەم ساڵە و ئەمە قسەی نییە من لێرە نەقلیکەم خوا نەخواسە بوختانێ بۆ حکوومەتکەم خوان ئەعلانیان کردووە بەڵام بەداخەوە تا ئەم ساتە هەموو ماڵێک وەری نەگرت من ناڵێم کەس وەری نەگرت یعنی وەکو تۆ ناڵم کەس قەترێ نەوتی وەرنەگرت بەشێکان نەوتیان وەرگرتووە شاخاویەکان بەڵێ عێراقە و هەندێکی ئەمانیشی تێ هەندێکی کەم کە مەدعومە ئەوان وتیان پارەیەکیش تەرخان کراوە بۆ ئەوەی بۆ هەمووی بکڕێت دوێنێ محافزیە و لێریش دیارە خۆی وتبووی هەرچەنە هەمووی وەری نەگرتووە بەدڵنیاییەوە هەمووی وەری نەگرتووە ئەوەکەی تێ کاک حەکیم ئێمە دوو پاڵاوگەی سەرەکیمان هەیە یەکیان پاڵاوگەی بازیانە ئەوەکەی تریان پاڵاوگەی کەڵەکە کە توانای پاڵاوتنی نەوتێ دوکیان نزیکەی 120 هزار بۆ 130 هزار بەرمیل نەوتی ڕۆژانەیە ئێستا هیچ کەم لەم پاڵاوگانە بۆ حکوومەت هەرێم کار ناکەن بەداخەوە بۆ حکوومەتی عێراقی کارەکەن بۆ هەر بەرمیلێک نەوت بڕێک پارەوە دەگرن پێم وایە $10 خەڵەت نەبم کۆی مشتەقاتەکانی نەوت کە بریتە لە نەوتی سپی و گازوایل و کۆندێنسەیت و بەنزین و تا دواتر نەوتی ڕەش و ئەوانە ئەدەنەوە حکوومەتی عێراق واتە وەکو ئاشوان چۆن گەرمیە دەیتێ ئاردەکەتە داتەوە بۆ حکوومەتی عێراقی کارەکەن ئێستش ڕێی ئێمە وایە ئەوەیە پێویستە ئەم پاڵاوگانە بۆ حکوومەتی هەرێم بارکەن نەوتە سپیەکەی بەکاربێنێ بۆ دامی هاوڵاتیان ئەکرێ بە بەلاش نەیدا بە 40 هزار بیدا بە 50 هزار بیدا ئەنی بە سەعری مەدعوم بیدا بەنزین دابین کرێ بۆ خەڵکی کوردستان بە نرخێکی گونجاو بدرێ گازوایلەکەی نەوتە ڕەشەکەی ئەفرۆژێەوە پارەش دەرەکا بۆ حکوومەتی هەرێم یعنی ڕاستە ڕەنگە کەمترە پارەکەی بەڵام لە نەتیجا جوڵەیە دروستەکە خەڵکی استیفادەکە ئێستش پێمان وایە ڕێگەی دروست بۆ ئەمە ئەوەیە باشە بەس ئەو زانیارانەی کە لای ئێمە هەن پێشتر معلوماتمان ڕوتەوە بازەوەکە تەنایی بەغدایە دەدرێت بە خەڵک حکوومەت هەرێمیش خۆی ویست بڕەنەوە تێکدا بە خەڵک وەکو ڵێ قەترێک نەوت دەدا بە خەڵک وەکو خۆی وەڵڵی کاکە حەکیم سەیری کەم بۆ ئەوەی هەر ماڵێکی کوردستان بەرمیلێ نەوت وەرگرێت ئێمە ملیۆنی خێزانمان هەیە ملیۆنێک و قسوور عەفو 250 ملیۆن لیترمان پێویستە بۆ ئەوەی هەر ماڵە بەرمیلێ نەوت وەرگێت 250 ملیۆن لیترمان پێویستە حکوومەتی عێراق 50 ملیۆنی ناردووە واتە عجزەکە کەمەکەی کە نەقسە پێویستە 200 ملیۆن لیترە ئێمە من خۆم 2-3 جار لەگەڵ حکوومەتا قسەم کردووە وتیان ئێمە هەوڵ دەین پارەیە تەرخانکەین بۆ ئەوەی ئەم بڕەش دابین کرێت من ئێستا ڕاستەکەی دوای ئەبێ بپرسمەوە بزانم ئەو 50 ملیۆنە بەتەنیا چکەوانچانی خۆشمانی تێ ینی دڵنیانیم ئەپرسمە و ڕقمی دقیق وەرەگرم ڕقمی دقیق وەرەگرم و ئەعلانی شەکەم کە ئەمەی کە تەوزیع کراوەتە یاسای حکوومەتی عێراق و هیچ منەتێکی تیانە یان حکوومەتی هەرێم خۆشی هیچی کڕیوە کاکە حەکیم دۆخەکە وەستاوەتەوە ئەم دۆخی ڕێکەوتنەی هەرێم و بەخا طبعا مەشهەدەکە بەم شێوەی خوارەوەی ئەگەر یعنی هەرێمی کوردستان جگەل لە ڕێکەوتن لەگەڵ عێراقا بژاردەی تری نییە بژاردەی تری نییە ئەگەر ڕێکەوتن لەگەڵ عێراقا نەکرێت دۆخەکە تێکچێ و بە شەموچەی هەرێمی کوردستان ببڕێت بەم واقعەیەسەی حکومڕانیەوە و بەو پارەی لە نەوتە دێتە وەزارەتی دارایی نیوەی موچەش دابین ناکرێت بەڵام من بەو پێی سەرۆکی وەفدی دانوسانکار وەزیری داراییەوە لە حزبەکەی منە من قسەم لەگەڵا کردووە هەموو تەرکیز و محاولات بۆ ڕێکەوتنە لەگەڵ عێراقا هەموو بژاردەکان ABC ڕێکەوتنە لەگەڵ عێراقا ئەمە لەلایەک ڕێکەوتنە لەگەڵ عێراق ئێمە زەمانی بەشە بودجە و موچەی هەرێمی کوردستان دەکرێت لە تەنیشتی ئێمە بڕێ نەوتمانەمێنێتەوە بۆ قەرزی کۆمپانیەکان و بۆ ئەوانە داهاتی ناوخۆ بۆ زانیاری جەنابتان ێستا نزیکەی 220 ملیارە ئەم یاسای چاکسازیەکە دەرکرا بڕەپارەیەکە گەڕێتەوە بەمانە ئەتوانێت مەشارع دەست پێ بکرێتەوە و ئەتوانێت تەرفیع و ئەوانش دەست پێ بکرێتەوە کە حەقێکی قانونی فەرمانبەرانە و بە شێوەیەکی ناقانونیش بڕاوە واتە مەشهەدی
حکوومەت و حکومڕانی لە مانگی ئایندە و ئەوانە مفاوەزاتەکان قەرار لە زۆر شتی دیکەی هەرێمی کوردستان باشە ئێستا پشتبەستن بەو نەوتەی کە ئێستا دێ بۆ زانیاری جەنابتان 475 بەرمیل نەوت ڕۆژانەیە فرۆشێ ماگانە نزیکەی 295 میلیۆن دۆلارە دێتە وەزارەتی دارایی واتە لە هەر بەرمیلێ نەوت لە هەرێمی کوردستانە بەرهەمیێت تەنیا 20 دۆلارە دێتە وەزارەتی دارایی. باشە با پرسیارێک تێش لێ بکەم وەکو دو پرسیار وە کورتی و سپاس دەکەم سەبارەت بە داهاتی هەرێمی کوردستان. باشە بەوەکو کۆتا پرسیار بامە کۆتا پرسیار بێ داهاتی هەرێم ێستا باز لەوە دەکرێت کە داهاتەکە سەروی مەسەلەن بە هەموویەوە سەروی 1 تریلیۆن و 500 میلیارد لەو دەوروبەرێ ڕێک بە قەدە و داهاتێک کە پێشتر لە پێش 2013 لە بەغداوەدات داهاتەکە ئەوەندە بەرز بۆ تۆ یان من کاک حەکیم ئەوەی پێڵێم کە یێتە وەزارەتی دارایی ئەوەی پێتەڵێم کە یێتە وەزارەتی دارایی ئەوەی لە نەوت نایەت ئەبرێت نادرێتەوە قەرزە چییە ئەمەیان بەشەکەی ترێتی. باشە 452 ملیاری عێراق 360 ملیاری نەوت 20 ملیاری هاوپەیمانان نزیکەی 200 ملیاری داهاتی ناوخۆ 220 ئەوانە واتە کۆی گشتی ئەو ڕقەمانەی کە بۆم حسێب کردی نزیکەی تریلیۆنێک و قسوورە نزیکەی تریلیۆنێک و قسوورە لەم بڕە 886 ملیاری هەموو ماگەدرێ بە موچە واتە لەگەڵ پارەی نەوتە ئەوەی سامانە سروشتەکان یا پارەی نەوتە دێتە دارایی لەگەڵ پارەکەی بەخا 100 ملیاری شەخرێتە سەری بۆ ئەوەی هەموو مانگە موچێ لە کاتی خۆیان بدرێت.